سەڵاو لە قوتابیانی خۆشەویست، قوتابیانی عەزیز، مامۆستاوە شەنگم لەگەڵتان دەبم بۆ تەمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11. قوتابیان تەماشا ئەوڕۆ دێنە سەر چی؟ جوڵە بە تاودانێکی چی نەگۆڕە. دەرسی ڕابردوو باسمان کرد، باسی تاودانمان کرد، تاودانمان ناوەندە تاودانمان باسی کردمان، گۆڕانی خێراییەکی کاتە پرسیارمان لەسەر کارکردن. ئەوڕۆ دێنە سەر چی؟ دێنە سەر جوڵە بە تاودانێکی چی نەگۆڕ. با بزانین وشەی نەگۆڕ چییە؟ نەگۆڕ ئەو نەگۆڕە چییە؟ ئەو نەگۆڕە دەزانی زۆر زۆر مهمە. وشەیە ئەو دووکەیە بە زۆر مانای دەگەێنێ. نەگۆڕ یعنی چی؟ کە دەڵێن جوڵە بە تاودانێکی نەگۆڕ، تاودانی نەگۆڕ، خێرایی نەگۆڕ. وشەی نەگۆڕ واتە بڕەکەی نەگۆڕە. ئاڕستەشی چییە؟ ئاڕستەشی نەگۆڕە. ئاگادار بە. باشە، ئاڕستەشی چییە؟ نەگۆڕ. ئەو زۆر مهمە، ئاگادار بە. تێبینیمانێ دەڵێت تاودانی تەنێک کاتێک نەگۆڕ دەبێت، نەگۆڕ دەبێت ئەگەر هاتوو تەنەکە خێرایەکەی بە پێی کات نەگۆڕێت. ئاگادار بە. بابە نەیگوتووە بڕ، نەیگوتووە ئاڕستە، دەڵێ خێرایەکە، یعنی خێرایەکە هەم بڕی هەیە و هەم ئاڕستی، هەردووچی پێکەوە نەگۆڕ بێ. ئاگادار بە. بۆ نمونە لە ماوەی 1 سێکەندا بە بڕی 2 مەتر بەسەر سێکەند دەجوڵێت. ئۆتۆمبیلێکمانەیە بۆ حساب بڵین، یان کەسێکمانەیە لە ماوەی 1 سێکەندا بە بڕی 2 مەتر بەسەر سێکەند تەنێکمان هەیە، و حساب کە تەنێکمان هەیە لە ماوەی 1 سێکەندا 2 مەتر بەسەر سێکەند دەجوڵێت. لە ماوەی 2 سێکەندا بە بڕی 4 مەتر بەسەر سێکەند دەجوڵێت. وەکو ئەم خشتەی خوارەوە تێبینی دەڵێن دوو بەتە 4 6 نەگۆڕا بۆ دڵنیابوون زیاتریش تاودانەکە. تەماشاکە 2 دابەش 1 دەکات چەند؟ 2. 4 دابەش 2 2. 6 دابەش 3 2. 8 دابەش 4 2. 10 دابەش 5 2. باشە ئەو ژمارانە گۆڕاون؟ نەگۆڕاوە، کەواتە تاودانەکە بەوە دەڵێن چی؟ دەڵێن نەگۆڕ. باشە بابە؟ ئەوە مەبەستمان لە تاودانی نەگۆڕ. جا لێرەدا چەند هاوکێشەیەکمان هەن. تەمان قوتابیان ئەو هاوکێشانە وەکو سەلماندن، ئەمن زۆر سەلماندن نازانم، یعنی هەندێک سەلماندن بۆ تەلەبەی تۆزێک ئەوەیە ناڕوونە، تەلەبەش ئیسی بێ سەلماندن نییە. ڕاستیت لە پۆلی 12 هەر ئەو 4 یاسایان، ئەو 4 یاسایی لەبەر دەکەی. باشە، ئەو 4 یاسایە لەبەریان دەکەی و ئێستا پێشت دەڵم چۆنی لەبەرکە. یعنی سەجاری وای دەڵێم مامۆستا بە زاتی ئوخوایی هەم لەبەر مەزنەی نازانم. کاکە جان دەیە بزانی چۆنی دەخوێنی. ئەگەر نەزانی چۆنی دەخوێنی بەخوای یەک دانە پرسیارشت پێ حەڵ نابێ. جا جەبارەتەوێت تەماشا بکەین بزانین چۆنی بۆی بچین. ئاوا قوربان جان بۆی دێنەوە. لادان بە پێی خێرایی سەرەتا و خێرای کۆتایی و کات. تەماشاکە بۆ خۆی ئەو یاسا لە شو هاتووە؟ هەر لە یاسای ناوەندە خێرای دەڵمەنگو دەڵتا ئێکت بەسەر دەڵتاتی. دەی باشە ناوەندە خێرایی دەتوانین بڵێن V فاینال کۆ V ئینیشەڵ دابەش چەند؟ 2. ئەوە خێرایی بوو، ئەوە ناوەندە خێرایی. باشە دێین تێهەڵکێشی دەکەین. تێهەڵکێشی دەکەین یاساکەواتە لە جیاتی دانانەوەی دەکەین. ئەوە خێرایی V ئەڤرێجیش تەبیعیە دەشکرێ. ئەوە ئەو هاوکێشەی دووەمە، ئەوە هەنی ئەو بڕە دێین ئەلێرە دادەنینەوە. یعنی دەکات چی؟ لە باتی جا چ ئەو لێدانیەوە چ ئەو لێدانیش فەقی نییە. باشە تەماشا بکە. ئێستا ئەوە لە باتی V ئەڤرێج دەنووسین چی؟ دەڵتا ئێک بەسەر دەڵتاتی. دەڵتا ئێک بەسەر دەڵتاتی V فاینال کۆ V ئینیشەڵ دابەش چەند؟ 2. ئەو جار 2 لە 2 نێوان دەکەی هاوکێشەکەت ئەوە بۆ دەردەچێت. ئەتۆ لە ئیمتیحانی لە مەکتەبێ بەس ئەوی بزانی کیفایەتە، چونکەوە ئەوە ئیشەکەی پێ دەکرێت، ئەوە ئیشە سەرچەکەی دەکات، ئەو یاسایە. باشە کاکی من؟ جا قوتابیان لێرەدا تێبینیەکان لەسەر ئەوەی تەمان ئەو یاسانە دڵنیا بە لەوەی کە ساڵی داهاتوو لە پۆلی 12 خوێنی گومانی تێدا نییە. چۆن نای خۆت گومانی تێدا نییە دەیزانی دەبێ ئەوانش ئازانی بەخوای زۆر گرنگن. جا ئەم ئێستا تۆزێک ترش و خوێی دەکەین. تەماشا بکە قوربان جان لێرەدا یاسایەکە لە پێشت پێکاتوە. V فاینال V ئینیشال دەڵتاتی ئەی و دەڵتا X. V فاینال ئاگادار بە، یعنی خێرایی کۆتایی بەچ دەپێوری هەمیشە مەتر بەسەر سێکەند. ئەدی V ئینیشال بەخوا قوربان جان ئەویش هەر مەتر بەسەر سێکەند. ئەدی کاتەکە دەبێ هەمیشە بە سێکەند بێ. ئەدی تاودانەکەش مەتر بەسەر چرکە تواندوو بێ. ئەدی لادانەکەم ئەویشان دەبێ بەچ بێ؟ بە مەتر بێ. باشە دڵنیا بلەوەی
ئەو پرسیارە ئەو یاسایانە کاتێک دەتوانن بەکاربێنن ئەگەڵ یەکەنە ئاوا گونجابن جا گوێ بگرە یاسای یەکەم تاشاکە یاسای یەکەم دووەم سێەم چوارەم چەند شتم هەبوو لێرە 5 ئەی بۆ لێرە چوار یاسان مامۆستا کاکە گیان لەو 5 شتەی دانەیەک نییە مەسەلەن بۆ نمونە ئەگەر بین یاسای یەکەم تەماشا بکەین یاسای یەکەم دەڵێن دەڵتا ئێکس یەکسانە بە یەک بەسەر دوو ڤی ئینیشال کۆ ڤیچی ڤی فایناڵ دەڵتاتی چی تێدا نییە وەڵا قوربانجان دەڵێ مامۆستا تاودانی تێدا نییە تاودان نییە ئەگەر لە پرسیار باسی تاودانی نەکرد ئەو یاسا یەکەم بەکاردێن ئەدی دووەم قوربان ئەوە ئەگەر چ نەبوو دەڵتا ئێکس نەبوو تەواوە زۆر باشە ئەدی سێەم چی تێدا نییە دەڵێ مامۆستا ئەگەر لە پرسیار باسی ڤی فایناڵ نەکرابوو واتە ڤی فایناڵمان ماکوو باشە ئەدی چوارەمیان چی تێدا نەبێ دەڵێ مامۆستا دەڵتاتی تێدا نەبێ کوڕ وەڵڵاه دەڵم بژێ کوڕ ئەتۆ پاڵەوانی بەخوای پاڵەوانیە ئەو چوار یاسایان بۆ لێبەرکی بەمەرجەیەک باشە ئەو چوار یاسایە زۆر گرینگە جای بە یەکشی شت پێ بڵێم بۆی زۆر دڵت بە خۆت نەسووتێ دوایە بڵێ مامۆستا وەڵڵاهی تۆزێک ئی زەحمەتە تەماشاکە بابە لە هەموو پرسیارەکە لە هەموو یاسایەکان ئەو برادەرە هەیە ئەو برادەرە ناوی چییە ڤی ئینیشال لە هەر هەمویان چ هەیە ڤی ئینیشال هەیە کاتە ڤی ئینیشاڵی هەر دەبێت تێدا بێ باشە بەس دەکرێت ڤی فایناڵی تێدا نەبێت ئەو یاسانش مەرجی بەکارهێنانی هەیە واتە ئەوانە مەرجەکانیەتی و لە هەمان کاتە چۆن بیناسینەوە بەکار بێ کاکە چۆن بیناسمەوە وەرە دەڵێ هاوکێشەکانی جوڵە لەسەر هێڵی ڕاست بە خێرایەکی سەرەتا بە بڕی ڤی یعنی خێرای سەرەتامان هەبن لێرە بۆ شێوەیە ئەدێکە خێرای سەرەتا نەبوو هەر ڤیەکان تێ هەڵدا ئەوانەی ئەو ڤیانە لابە هاوکێشەکە ئیوای لێدێ باشە بە ئێستا دێین چ دەکەین دێین لێرە پرسیارانی پێ حەڵ دەکەین نمونە یەکی جیم لەسەری باز دەکەین باشە و یەک شتی کەشت پێ بڵێم ئێستا لانێ بڵێ مامۆستا وەڵڵاهی هەندێک زەحمەتە وەرە باش شتێکت پێ بڵێم کاکە لێرە تێبینیەکەت بۆ دەنووسم باشە بەس با پرسیارەکەت بۆ بخوێنمەوە پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە ئێستا تێبینیەکشت بۆ دەنووسم جوان لەکن خۆت دەینووسیەوە و بۆی بزانیت چۆن بەکاردێ باشە ئۆتۆمبیلێکمانەیە خێرای ئۆتۆمبیلە پێشبڕکێ زیادی کرد تا گەیشتا چەند 42 مەتر بەسەر سێکان دوای ئەو قۆناقی تاودانیشی نێگەتیڤ بۆ ئۆتۆمبیلەکە دەستی پێ کرد بە بەکارهێنانی پەڕەشوتێک ئۆتۆمبیلێکمان هەبوو بە قەولی جاران ئۆتۆمبیلێکمان هەبوو یعنی ترۆمبیلێکمان هەبوو کە ئەوە نەبوو لە دوای خۆتیات ئۆتۆمبیلەکە ئابڕ پەڕەشوتی هەڵدا کەوا پەڕەشوتی هەڵدا ئەکسەر تاودانەکەی عکس دەبێتەوە باشە پێچوان دەبێتەوە هێواش دەبێتەوە بە بەکارهێنانی پەڕەشوت و دەستگای وەستێنەر تا لە ماوەی 5.5 مەتر بەسەر سێکەند یعنی ئەوە کاتەکەیە وەستای ئەوی ناڵم وەستای احتیاج وەستا یعنی ئۆتۆمبیلەکە وەستا ئۆتۆمبیل باشە یعنی ڤی فایناڵم چییە؟ سفر ڤی فایناڵم چییە؟ سفر ڤی ئینیشاڵیشم هەیە کاتەکەش 5.5 سێکەندە تەواوە دەڵێ چم بڵدۆزەوە ئۆتۆمبیلەکە لە قۆناغی ئەوەتانێ خۆی شار بوو دەنە بۆ خۆ بدیات بەوان گوت دەری دەبڕێت چەندە یعنی چی دەوێ ئەو دووری چێ نووری ناکاکە دووری داڵتا ئێکس چەندە باشە جەبا یەکشتت فێ بڵێم باشە ئەو چوار یاسایە چۆن بەکاردێ تاشاک بنووسە خێرابوون لە پرسیار بڵێ خێرابوون ئۆتۆمبیلەکە تەنەکە خێرابوو تەنەکە هێواش بووە تەنەکە بە تاودانێکی نەگۆڕ ئەوانە یان خێرایی ڤی فایناڵ و ڤی ئینیشاڵی دابوو باشە ئەوانە ئەو چوار یاسایە بەکاردێ بەڵام کامل لەو چوار یاسایە بەکاردێ کامل و چوار یاسایە بەکاردێ بابی خۆم دەی ئەلێردا بەراورد دەکەم ئەو شتانە ئەو چوار کەرەستە لەکوێدا هەن ڤی فایناڵ و ڤی ئینیشاڵ و دەڵتاتی و دەڵتا ئێکس چ شتێکی باز نەکرد و هەر وجودی نیە نەک نەبێ باسی نەکرد بێ تاودانی باز نەکردە کاتە دەڵێ مامۆستا
ئەمەشکم لەو یاسایە ها v final v initial کۆ اینە کردووە ئێمە مەستا ئەوە هەیە مادەم ها دەڵی دەڵتا x دەکاتە 1/2 v final کۆ v initial دەڵتا t دەڵم ئافرم ئەوە تەواوە بۆ چونکە تاودانی تێدا نییە کاکە تاودان هەر وجودی نییە دەڵێ دەڵتا x ببدۆزەوە ئێدەوەرە شتەکان دابنێەوە دەڵێن دەڵتا x دەکات 1/2 v finalمان هەیە و v initialمان هەیە و کاتیشمان هەیە ها v finalەکەمان سەفرە v initialمان 42 کاتەکەمان 5.5 هەمووی کۆ دەکەیەوە جارانی 1/2 جارانی چەند 5.5 بکە لادانەکەت بۆ دەردەچێت کە دەکاتە 115.5 مەتر تەواو قوتابیانی خۆشەویست ئەوە بەنسبەت نمونەی یەکی جیم لە ڕاهێنانی یەکی جیم ڕادەوەستین تاوەکو وانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم بەتەمایە